زانکۆکانی سلێمانی و پۆلە تەکنیکی و کۆی و ڕاپەڕین بایکۆتیان شکاند و با بڕیاری سەرۆکایەتی ئەو زانکۆیانە هەفتەی داهاتوو دەوامی فەرمیان تێدا دەست پێ دەکاتەوە. بەڵام هێشتا زانکۆکانی گەرمیان و هەڵەبجە و چەرم و لە بایکۆتکردن بەردەوامن. زانکۆی سلێمانی کە نزیکەی 26,000 خوێندکاری هەیە، 4 کۆلێژیان دەستیان کردووەتەوە بە دەوام و بەوتەی سەرۆکی زانکۆ بە وەکالەت لە هەفتەی داهاتووەوە بە بڕیاری ئەنجومەنی زانکۆ سەرجەم کۆلێژەکانی دیکەش بایکۆت دەشکێنن. هەموو ڕاگرە بە ڕێزەکان بڕیار درا کە دەوامی خوێندن لە زانکۆی سلێمانی دەست پێ بکرێتەوە و لەم هەفتەیەوە لە سەرەتای ئەم هەفتەیەوە بە 4 کۆلێج دەستمان پێ کردووە. ئەمڕۆژ کۆلێجەکانی هەموو کۆلێجەکان ئەعلانی کردنەوەی خوێندنەکەن لە کۆلێجەکانیانە. ئەمەی داهاتووە ئینشاڵڵا دەوام دەست پێکاتەوە و داوا لە خوێندکارانەکەن کە بێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن. جیاواز لە زانکۆی سلێمانی، زانکۆکانی پۆلە تەکنیکی سلێمانی و کۆی و ڕاپەڕینیش بڕیاریان داوە دەرگای هۆڵەکانی خوێندن بەڕووی خوێندکاراندا بکەنەوە و ئەوانیش بایکۆت بشکێنن. لەلایەکی دیکەوە کەرتی پەروەردە سەرڕای وەشداری حکوومەت لە گەری فەوتانی خوێندنی ئەم ساڵ لە سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین مامۆستایان لە بایکۆتکردن بەردەوامن. بەپێی زانیاریەکانی NRT بەشێک لە مامۆستایان لەگەڵ کەسایەتی و بازرگانەکاندا کۆبوونەتەوە و پێدەچێت سندوقێک بە ناوی سندوقی هاوکاری بۆ پرۆسەی خوێندن پێک بهێنرێت و کۆمەک لە دەوڵەمەندەکان و ڕێکخراوە بیانیەکان کۆ بکرێتەوە. مامۆستایان ناڕازی دەرەبرن ڕۆژانە تا ئێستا حکوومەت بە هیچ شوەیەک بێباکانە مامەڵی کردووە، هیچ خەمینە پرۆسەی پەروەردەی هێنە مامۆستایان نە شعوری مامۆستایان ڕاگرتووە. بۆ مەبەستە هەندێک هەوڵی محەلی ئەم دەبەرە لە ئارادا هەیە لەلایەن کەسایەتی و پیاماقوڵانەوە هەروە لەلایەن مامۆستایان و لایەنە سیاسیەکانەوە، چونکە بەڕاستی مەترسی لەسەر فەوتاندنی خوێندن لەم دەبەرە لە ئارادایە. یان ئەگەر لە 1-2 هەفتەی داهاتوە خوێندن دەست پێ نەکاتەوە بەتەکید خوێندن لەم دەبەرە لەوە تێ بەتەواوەتی شکست بێنێت. نزیکەی 37 ڕۆژە پرۆسەی خوێندن لە پارێزگاکانی هەولێر و دهۆک دەستی پێ کردوێتەوە. بەڵام لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین تا ئێستا دەرگای قوتابخانەکان داخراون و مامۆستایان سوورن لەسەرەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. ئاود محمودیان NRT سلێمانی.